ئەمە دیمەنی ژمارەیەک ئاژەڵی مردارەوە بووی ماڵیە لە قەراغی شەقامی 100 مەتری لە بەشی باشووری ڕۆژهەڵاتی شاری سلێمانی کە بووەتە هۆی بڵاوبوونەوەی بۆنێکی ناخۆش لە سنوورەکە. ئێرەش قەراغی ڕووباری تانجەرۆیە لە هەمان ناوچە و دووبارە بوونەوەی هەمان دیمەنە. دوای ئاگادارکردنەوەمان لە بوونی لاشەی ئەم ئاژەڵانە لە نزیک گوندی ناوگردانی سنووری پارێزگای سلێمانی چووینە ناوچەکە. شیبوونەوەی بەشێک لە لاشەی ئاژەڵەکان دەری دەخات کە بەشێک لەو ئاژەڵانەی بردار بوونەتەوە دەمێکە لەو شوێنەدان، بەڵام هەندێکیان تازەن. کۆکردنەوە و لابردنی ئەم ئاژەڵانە لەسەر ئەم شەقامەکە کاری تێدا دەکرێت 100 مەتری سلێمانی یاخود شاڕەی بابان لە ئەستۆی سەرۆکایەتی شارەوانی سلێمانیە. بۆ مەبەستا پەیوەندیم بە وتەبێژی شارەوانی سلێمانیەوە کە ناوبراو باسی لەوە کرد کە ئەوان زانیاریەکان لەو ڕووداوە نییە و کاتێکی زانیاریان نەبێ قسەی لەسەر ناکەن، بەڵام ئەگەر بێت و حاڵە کاتێکی هاوشێوە بوو بێت کۆکردنەوە و لابردنی ئاژەڵەکان کاری لە پێشینەی ئەوانە. لە هەمان کاتیشدا بەپێی ئەو دیمەنانی کە دەبینرێت ئەو ئاژەڵانە بەشێکیان ماوەی مرداربوونەوەیان بۆ ماوەیەکی زۆری ڕابردوو دەگەڕێتەوە. جێگەی پرسیارە کە تا ئێستا ئەو کارمەندانەی ئەو کەسانی کە لەسەر شەقامەکە کار دەکەن لایانی پەیوەندیداریان ئاگادار نەکردوێتەوە و بە چواردەوری ئاژەڵەکانیشا کارگەیەکی زۆری ناوچەی تانجەرۆ و سلێمانی هەیە کە باس لەوە دەکرێت پاشماوەی ئەو کارگانە دەڕژێنە ناو ئاوەکانەوە و لە کاتی خواردنەوەی لەلایەن ئاژەڵەکانەوە مردار دەبنەوە. بە وتەی دانیشتوانی گوندەکانی ئەو سنوورە و بەتایبەت خاوەنی خانەکان هۆکاری مرداربوونەوەی ئاژەڵەکان بۆ پیسبوونی ژینگە و سەرچاوەکانی ئەو لە ناوچەکە دەگەڕێنەوە و دەڵێن ڕۆژانە پاشماوەی کارگەکان دەڕژێتە ئاوی ناوچەکەوە، بەڵام ئەمە هێشتا پشتڕاست نەکراوەتەوە چونکە گومانی ئەوەش هەیە کە بە هۆکاری دیکە مردار بووبنەوە و لەو شوێنانە فڕێدرابن. وەڵی براکەم هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی ئەوەی ئەم کارگانە بڵێن ئەم پاڵاوگانە بڵێ هینە بۆنێکی یەجگار زۆر بڵاوەکرێتەوە بەپێی قانون ئەڵێن خۆیانە بێ بیسووتێنەوە بوونە تێگەی هەمووشی نایاساییە ئەڵەن بە زەبری پارە کراوە، بەڵام هۆکارەکەی ئەوەیە چەند ساڵە لەمە پێشیشە پێمان وت و ناگادارمان کردوێتەوە ڕێگەبانەکەمان زۆر خراپ بووە و هۆکارەکەی وەشە جۆگایەک لەوێ هەیە هەموو پاڵاوگەکانە و ڕۆنە ڕەش و پیسی و زبڵ و خاشاکاکە نەویاوە لەگەڵ بیرەکانە تێکەڵاوە بێت تێگەی کە تێکەڵاوە بێت شەوانش لە دوای دوانزەیشەوە بۆنەکە بڵاوکەنەوە ئاژەڵەکانمان تووشی نەخۆشی بووە، نەخۆشی سی تووشی نەخۆشی سی بووە و بە هیچ دەرزی و عیلاجە چارەسەری نییە و ئەبێتە هۆی مردارەبوونی ئاژەڵەکانمان. هەرچەندە هێشتا هۆکاری مردارەوەبوونی و ئاژەڵانە نەزانراوە و پێویستی بە بەدواداچوونی لایەنی پەیوەندیدارە، بەڵام بوونی لەو شوێنانەدا بەو شێوەیە هەر بۆ خۆی مەترسی هەیە ببێتە سەرچاوەی نەخۆشی و پێویستە چارەسەر بکرێت. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.